پار ساڵ دوو خولمان کردەوە بۆ ئەم ساڵیش بەسپاسەوە بۆ دەستگای مرۆی مام سپۆنسەری خولێکی تری کردوین و ئەو خولە بریتە لە پەرە پێدانی توانەکانی مامۆسایان ئەوانەی کە لە خۆناغی مامناوەندیان و لە فێربوونی تەکنۆلۆژی ئەلکترۆنیە و پێویستیان بە پەرەبەدان زیاترە بێ ئەم خولە بەشێکە بێت لە تەواوکاری پرۆسەی تۆکمەکردنی لایەنی تەکنۆلۆژی مامۆسایەکانمان. دیارە ئەم خولە زیاتر وەکو دکتۆر فەرهاد ئاماژەی پێکرد بۆ پێشخستنی توانای مامۆستایانە بۆ ئەوی بتوانێت دەست و پەنجە نەرمکەن لەگەڵ خوێندنی ئەلکترۆنیا لەبەرەوەی قۆناغی دوای کۆرۆنە پێی وتین کە سەردەمی خوێندنی تەقلیدی بەرەو با بڵێن بەرەو دواوە ئەچێ و خوێندنی ئەلکترۆنی ئێستا بووەتە یەکێک لە پێدەویستیەکانی سەردەم.